دوای 23 ساڵ خزمەتی خوێندنی کوردی لەسەر میلاکی حکوومەتی هەرێم واژووی فۆرمی گواستنەوەی ڕاژەکەی بۆ سەر حکوومەتی فیدراڵ دەکات. سالم جومعە مامۆستای خوێندنی کوردیە لە کەرکووک. جگە لەوەی تا ئێستا موچەی مانگی 12 ساڵی ڕابردووی وەرنەگرتووە، بەڵام هاوپیشەکەی کە موچەی سەربەناوەندە چەند ڕۆژێکی دیکە موچەی مانگی 1 ساڵی نوێ وەردەگرێت. ئەمیش بێ ئومێدە لە حکوومەتی هەرێم، بۆیە دەوێت ڕاژەکەی بگوازێتەوە. خۆزگاوان نەبووە مامۆستا، چونکە ئێمە خۆشمان هەر حەزمانە کرد معاشەکانمان بدرێ خزمەتی دراسی کوردی و خزمەتی هەرێم بکەین. ئێشتش هەر خزمەتی یەکەین مامۆستا، بە ئەگەر ڕاژەکانمانش بگوازرێتەوە سەر بەغدا ئێمە هەر لە دراسی کوردی. ئێمە بۆ مناڵی کورد هاتووینە ئێرە خزمەتیان بکەین و هەمووشمان تا ئەو پەڕیتوانامان لە تااقەتمانە مامۆسام تااقەتمان بڕاوە ئیتر ئێمە تا ئێستا تەحملمان کرۆ، بەڵام لە ئەمڕۆ بەدواوە تەحمل ناکرێ، چونکە ئەوش مافی خۆمانە. تۆ مادام ئەرکتێ بەرامبەری دەبێ مافەکەت وەرگری. مامۆستایان و نوێنەرانی دەستەی مامۆستایانی ناڕازی کەرکووک ئەم هەنگاوەیان بە بەشێک لە چارەسەری گرفتەکانیان بۆ چارەسەری دواکەوتن و لێبڕین و پاشەکەوتی موچە دەزانن کە زیاتر لە 10 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی دەکات. یعنی بۆچی ئێمەتان بەجێ هێشتووە ئێستا لەژێر دەسەڵاتی بەغایین، لە هەموو شتێکە لەژێر دەسەڵاتی بەغاین، بۆ کاتێک کاگاتە موچە باسی ئەواکەن کە نا ئەمانە سەر بە هەرێم و سەر بە کوردستانن. ئیمتیحانمان لەگەڵ بەغایە، دەواممان لەگەڵ بەغایە، عوتڵەمان لەگەڵ بەغایە، بۆچی موچەکەمان لەگەڵ بەغایە نەبێ؟ یعنی نازان بۆچی کوردستان ئەگەر ئێمەی پێ بەخێوە کرێت ئێمەش بەغامان ناوێت کوردستانمانێت، بەڵام تۆ موچەکەم نادەیتێ. یعنی تۆ باوکێکی نام دەیتێ مەسرف ناکەی بۆ نالی بچم بۆ لای مامەکەی خۆم، مامن بانگ مەکاڵێ وەربا باوکت بەخێوت ناکە من بەخێوت بکەم. بەڵێ ئێمە دەمانەوێت ئارەزومەندانە تەبعاً، چکە ئێمە پرۆسەکە وا ڕێککەوتین لەگەڵ بەڕێز وەزیری داد کە ئارەزومەندانە بێت، چکە ئێمە نامانەوێت کەسێک کە ئارەزووی نییە کە نایەوێ بە هیچ شێوەیە بابەتەکە فشاریتیانە. هەر کەسێ بیەوێ ئارەزومەندانە بابەتێکی قانونیە، چکە کەس ناتوانێت لە بری کەس داوا بکە یاخود بنووسێ کە من ئەمەوێ بگوازرێمەوە، بۆیە بابەتەکە بە تەواوەتی ئارەزومەندانە. هاوشێوەی هاوپیشەکانیان لە هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووک بە دوای چارەسەری گرفتی موچەکانیان دەگەڕێن، بەڵام دەستێوەردانی سیاسی بۆتە بربەست لە بەردەم هەنگاوەکانیان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند. هەر بۆیە ئێستا جارێکی دیکە هەوڵەکانیان خستۆتە گەڕ تا بتوانن بە یەکجاری لەم ڕێیەوە کۆتایی بە کێشەکانیان بهێنن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.